سلااو هاوڕیانی خۆشەویستم خۆشحاڵم لە پارتەچوونەی کاری مانەجەر بۆت هاتمۆلاتان هاوڕیانی خۆشەویست بۆ یەکەم جار هاتنە پلەی یەکەم پلەی یەکەمی ڕێزبەندی یارە قورسەکانمان زۆربەی تێپەڕاند بەڵام یاری ئەم جارەشمان یارێکی قورسە بەرامبەر شتوتگارت هیچمان نییە چکە کات گواستنەوە یاریزانانیش دەستی پێ نەکردوێتەوە کە دەستی پێکرد یەک دوو یاریزان ئالو گۆردەکەن ئینشاءڵڵا مادەم بە یەکە سەر بچینە ناو یاری هەمووی داوای ئەساسی دەکاتن کێشەکە ئەوەیە هەمووی داوای دەکا بە ئەساسی یاری پێ کاکە یاریزانمان زۆرە بۆ ناو یاری بەڵام پێشەوەی دەست پێکەین هاوڕێن ئەگەر سەرەتان بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لەبیر مەکەن وەکو پشگیری و هاوکاری بۆی بتوانین بەردەوام بین بۆ ناو یاری بسمیللا پێکاتەمان هەر یاری و ئەندێک یاریزان شوو پێ دەدەین شتوتگارت تیپێکی باشە و ساڵ یەک دوو ساڵە بەڕاستی تیپێکی یەکجار باشە ئەگە بیبیتان بێ یاری بەرامبەر ریالیش لە ناو ریال یاریی یەکجار بێزی کرد ئەم ساڵ لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ناوەڵە کام تەشکیلە با یاری بکەین با ئەو جارە میوسیالە و مێسی با مێسیش ئەساس یاڵە بۆ ناو یاریەکی لووتکەی تر ئایدە دیمەنە جوانانە ژووری خۆگۆڕین یاریزانانی بایرن ئۆ دیمەنە جوانەی شتوتگارت هاتوونەتە ناو یاریگای بایرن پێش دەست پێکردنی یاری یاڵە کاکە ئەوە ناخوە نمایشی ناو یاریگا دەخوات سێ خاڵەکەمان دەوێتن تا ئێستا نەدۆڕاوین و لە چالنجەکە بەردەوامی شکستمان نێناوە خولی ئەلمانی ببین بەبێ دۆڕاندن با بزانین هەتا جەولەی چەندەم هیچ یاریێک نادۆڕێنین یاریزانانی بایرن میونشن کلیب لام چەند خۆشەویستەوە یاریزانە بە تایبەت لای هەندەرانی بایرن میونشن وەکو خۆم یەکەوسە بۆ ناو یاری وڵای ئەم چاوەڕێم نەدەکرد بەڕاستی یانە ئەڵمانیەکان ئەوەندە بێز بن بەس بەڕاستی ئێستا تۆپی بێ بە شێوەیەکی گشتی بەهێز بووە ئەگەر دیقەتتان دابێ یانە لاوازەکان بە دەگمەن یانەی لاواز بە دەگمەن هەیە یانە هەیە هەفتەش گۆڵ دەخوا بەڵام هەموو یاریەک بێهێز نییە یعنی چەند بێزیش بێ یاری وە هەیە بەڕاستی ڕکابەری زۆر بێهێزەکانیش دەکات ئەڵڵا جوانە ئەڵڵا لەو جوولانەوە جوانانە ئای دەست خۆش گۆلیش نەبێ بەڵام ئەو شتانە چێژ بە یاریەکە دەبەخشێت نا ئاسانە کیمیچ یاڵە کاکە گۆچی تۆ بتاخی دەکە ئەگە دیقەتتاندا بێ شەش چرکەیدا ئەو شەش چرکەیە گۆچی تۆ برای خۆی بێڵتەوە فاولی باینە بەڕام بە دەگمەن ئەو شتانە ڕوودەدا شتە شازەکانەوە ئەم بەز ڕقملەوەی دەفتەوە یاریزانەکە بچێتە سەر خەت هەر خۆتی لێ دەدەی یان فاولە یانیش تۆ بەکە دەکەت ئاوت دەست خۆش ئەرەخۆ یاڵ بەس ئۆفساید نەبێ ئۆفساید ئەجینە شتێکی جوانمان دەکرد بەڵام بەداخەوە تۆزێک تاخیر خەتاکە لە هاریکین بوو تۆزێک تاخی تۆپەکەیدا دەستخۆش شتێکی جوان بوو لە دەستم ڕۆی تاویز بوو تۆ باش ئەڵڵا لەکی منجای دوێنێ بایرن لە ئەبتاڵ بەرامبەر بەنفیکە بەڕاستی یارێکی باشی کرد هاچەند یەک بیت جێگەی سیقە نییە بەس شتێکی جوان وەڵای بەس بۆ جوانی وەم کرد دەنا دڵنیا بوون تۆپەکە ناکەتە گۆری
مدرب ما قلقه كذا بخون يلا الله شێوازی کۆرنەمان گۆڕی شێوازەکی باشەوە یاریزانێک دێنینە پێشەوە بۆ نمونە لامینێ ماڵ بەس ئەوە نا ئەوە نا یاریزانێکی چەپە بێ زۆر باشە تۆپەکان جوانتر دەسوڕی ئای زۆربەی یاریەکان تەماشا دەکەی نابژوانی ئافرەتن شتێکی سیر و نوێیە کولی ئەڵمانی نابژوانێکی ئافرەتی یەکجار بەهێزی هەیە ئافرەتێکی خاوەن شەخسیاتێکی بەهێز یاڵا بەکەلا ئەوە دەست خۆش گۆل یەکەم بەڵێ گۆلی یەکەم ئەمباپێ ئای لەو جولانەوە جوانانە هەر خۆی دروستی کرد هەر خۆشی گۆلی کرد ئای لەو جولانەوە جوانە ئەمباپێ دەرنایە ئەو تۆپە وەکو دەڵێت دوو گۆلچیژە گۆڵە بێ تۆپە دەرنایە تاس خۆشم پاپێ نانە لۆتیک لێ مالێ کردوم یاریێک ئێستا گۆڵ دەکە و ئاستی شاس پێشکەش دەکەم ئەو والله ئافرینەوە تۆ بەگواستنەوە بوو يلا لامين فاولة فاولي خۆم بەدەستی کرد نانە هاری کرد مێ سەرم تۆ بەچیش با مێسی بی يلا هاری أوه إنذار زردي هي خطرة بس خوش كميش يلا نا وامزاني ميسيا هذا داني أولمو أري والله أي دەبا تۆپەکە بێتە پێشە والله ئەو شێوان دەی هاری وەڵاوان هەدی دەدەن دیفاعەکانیان دڵیان زۆر باشە ئۆفساید کاکە ئۆفساید کە کەمیچ بە دوای نەکەوت زانیم ئۆفسایدە نا والله عافية مبابي أوه لا شوي ياري كوتاي بيدني خلينا أفرد تغسيل لقناكي جيمتشي باش براسيل لهمو ياري كان باش تبين لو ياري بو شوازة بردامي زور جرينجا دي هاري فاولي الله فاولي خومان دوێنێ مێسی بابە مێسی بێ ئەم جارە گۆڵەکی لەو شوێنە هەیە لە لیڤەرپول تۆمای دەکا ئاگە بە بیرتان بێت یاڵە ئای لە مێسی ئەوی دانی ئۆلمۆ تۆپەکە دووبارە بۆ دەرەوە ئەو یاریە بەڕاستی ڕام لە هەموو یاریزانەکانە باشترین یاری خۆمان پێشکەش دەکەم بەرامبەر ئەو تیپە ئیسعاجە چاوەڕێم دەکرد بتەژانە سەر
بەس تا ئێستا بە ئاست و ئەنجام لە پێشین ئەو ئەستەکەەوە ئەو تۆپ درێژانە زۆر جوانن ئافە ئای دەستخۆش ئەو هاریکین گەراوە دەی ئاری هاری نا ئەم با پێش نەیتوان یەک دوومان لەسەر دەکەن شتوتگار ئەو یاریزانە کوردەکەی لێەوەی لە ئەڵمانێژ یاری دەکا ئۆنداف نەکەی عیدە وەرە دەرێ گۆرچی وەڵا ئەو تۆپە بڕوە کاگەر بیتەژانە سەر لێمە دەستخۆش یاڵە مێسی مێسی دەستخۆش مێسی هاری شوێنی زۆر خۆی زۆر باساین دەگۆڕیکن ئەین چاوەڕی تۆپەکەی ناکە ئۆ ئای لە پاهلینە غەڵەتم وەڵا دیفاعەکانی پشتۆم باشترین یاری دەکرد وەڵا ئۆساید نییە شازادە هاری گۆڵی دووەم ئەڵڵا لەم ڕاگرتن و لە لێدانا یاری یەک یاری یاریکینمان خستەیە دەک پاش ئەو بوویتە ئاگر مەترسە هاری هەر تایبەتی لە لامان ئەڵڵاه لەم تۆپ ڕاگرتنە نانە بەڕاستی ئەو یاریە لە هەموو یاریەکانی ئەم مۆژدە کە کردومانە باشترین یاریێکی هەڵەمان زۆر کەمە گۆڵەکان کەم دەچێنین دەستخۆش وەڵای دیفاعم بەڕاستی ئەوڕۆ ئاگرن نا غەڵەت بوو نا ئەو وەڵا خەتەر بوو ئەڵڵا هیچم پێ نەکرا بەڕاستی شتێکی یەکجا جوانیان کرد ئۆفساید ئای لەو خۆشیە وەڵڵای ئەوەی لە بیرم نەبوو ئۆفساید دەی مێسی هەمان گۆڵەکەی هاری دووبارەکەوە وەڵا ئیمباپێ بەڕاستی ڕاملیتی دەستخۆر وەڵا دیفاعەکانم هەمووی ئاگرنەوەڕۆ دەستخۆش ئەو کێشیان لە یاریزان بەژنیان تۆزە کورتە وەڵا زۆربیان تەمشای خەتی پێشەوە بکەین مێسی و ئۆلمۆ و لامینە ماڵ و هەمویان بەژنیان کوردە بەڵام ئاگرن دەقە هێشتایە هەندێک تەبدیلاتمان پێویستە ئۆلیسی ئەمباپێ ئەو پاولینە خۆ بەڕاست هەل ئەو یاریمان پێ نەکرد زانی دەتوانین هاریش دانیشێنین تەواو هەر پێنج یاریزان بە جوملە یاریزانمان دانیشان دووبەیچە ئەنجامەکە تا ڕادەیەکی 1990 یەکلاکەرەوەیە پشوو پێویستە بۆ هەندێک یاریزان وابزانم ئەو یاریش لە ئەبتاڵ بەرامبەر بارشەلۆنینە باشەلۆنە ئای لە بەرشۆنە ئەم سارتیپێکی یەکجار جوانیە یەکجار یاریەکەی بەرامبەر بایرن بەڕاستی تایبەت بوو بایرن خراپ نەبوو بەس بەرشۆنە یەکجار باش بوو خاستن بەشۆنە هەجمەی نەدەچوان
ئەوە وای کرد بوو تایبەتتر بن. وەڵا جوانە بەس تۆپەکە نەگەشتە ماتیاس تێلە بەس ناوکەیت کەی نازانم بەتەواتی ماتیاسا غەڵەت نەبوو فەڕەنسیشە چی باش ئەڵمانیا لە دوێتی لە ئەڵمانی یاری بکات دواتە ئێستا لە فەڕەنسای گەورەکان خەت یەک وەرنەگیرەوە ئەڵڵا داویست ئەی دەستخۆش کیمینجە وەڵا کیمینجای باشترین یاری دەکات. ویستم ئەو یاریزانە بۆ برم و شوتێک بکەم دەست خۆش بۆ تەواوی یاریزانان سێ خاڵی گرنگ بەو شوێنمان لە پلەیەکەم قایمتر دەبێ هەمووان دڵخۆشنەوە دڵخۆش نینە ئێستا لە پلەیەکەمی خولیانمانینە بە ئاسانی لێمان پاڵداتەوە یاری خۆشمان بردەوە گرنگجی بێ یاریی تر نادەین هاریکین یەک گۆڵی کرد یەک هەوڵ یەک گۆڵ یاڵڵا لە هاری و جەماعەتی هاری یاری ئەمجارە ئاگر بەرامبەر بارشەلۆنا ئای لە بەرشەلۆنا بە یەکەم جار پاڵینە دیسان نامی ناردێتەوە کاکە یاریت پێ دەکەن ئاین کێشە چی ئەگەر یاریە گێدەکبی یەکەسە بوونە ئەو یاریە ناتوانم چاوەڕێکە سێ ڕۆژ ماوە یاڵە ئای لەو یاریە ئاگرینە ئەم ساڵ چاربەیەک بایرن دۆڕا لە ناو یاریگای بەرشۆنە لێرە دەتوانین تۆڵە بکەینەوە یاخود دووبارە دەدۆڕین با ببینین یاریەکە گەورێ و بەڕاستی دەبێ تەشکیلێکی تایبەتی بۆ دانین تەشکیلی ئەو یاری ئەو جارە زۆر باش بوو بەس هەندە گۆڕانکاری دەکەین جەمال موسیالە وەڵای مێسی ژاری پێ دەکەم ئەو یاریە هەز دەکەم ئاوها باشتر بێ یاڵە بۆ ناو یاری بسمێللا سێ خاڵەکەمان دەوێ تۆڵەی دۆڕانە چاربێکەکەی ئەم ساڵ بکەینەوە بابزانین دەتوانین یاخود نە هاندەرانی بەرشۆنە لە دوای چەند یاریەکی زۆر ناخۆش کە لە نێوان ئەو دوو تیپە ڕوویدا ئێستا دڵخۆشن تیپەکی یەکجار جوانیان هەیە بەڕاستی هانسی فلیک تیپە مردۆکان زیندوو دەکاتەوە یاڵە لەو یاریە ئاگرینە تۆپی یاری نابی ژوانان و یاریزانان ئەو سمێڵە کیمیچ ئەمنی کوشتێ ئەو تێشتێگەن تێشتێگەن موسا بە بەداخەوە یاڵە یاریەکی ئاگرین هەمووی نەجمە مێسی بەژنی کورتە بەو بەژنی دنیای داگیر کردووە زمانی مێسی کە لە بەرشەلۆنە نەبوو بەڕاستی تیپێک حەزینە دەکە بەرام بەرشۆنە یاری بکە ئەو سانێ لێرەیە وەڵا خۆبەرە سانێ مەفرۆشتە بەرشۆنەی سانێ لە بەرشەلۆنە یاڵە بۆ ناو یاری بەرشۆنە ئیسعادە بەڕاستی دەبێ ئاگادار بین بێسترین یاری ئەو ساڵمانە کۆکۆریۆریا ئەم یاریزانە چێکە ڕێتی بەرشۆنە تاوا خۆی نوێ کردیتەوە ئەمەش یاریزانی باشمان کڕیوە خەزە دەستخۆش ماسی یاڵە با پەلەی نەکەین یارەکە ئاگرینە یاڵڵا ئۆلیسی بیسەلمێنە ئۆلیسی
والله أوليسي Well, دي threat بنالتي averted. And Harry دي Kane هاري to pass. Well, mopping up defensively. دي أوليسي Palinha. Kane. هاري بخوت No way. والله گوناح و تۆپانە بەس بگرێ زۆر گرینگە Well, quite a lot of the pre-match ئەوە attention چیەوە being یەکتریان focused گرتووە on Lionel Messi. یاکەوە زەو شەڕە But بێنن against his old club today, he was always going to be front سانێ and centre. سانێ And you have to سانێ say نا there's been an سانێ awful lot of good work. شارەزاتین You're چی always a دەکەیت little nervous playing against your own team. وڵا What شارەزای a چی brilliant واتاریە performance, and you certainly don't want the fans on your back. دەستخۆش You've هاری made many a good display in front of this crowd, and they haven't forgotten that. وڵا هیچ ناکری Jamal Musiala. Now with Kimmich. Olise. And nicely over the top. It comes to absolutely nothing. خەتەرە خەتەرە یاریەکە جارێ هیچ دیار نییە ئێمە تۆزێک لە پێشەوەترین دەنا کەس لە کەس باشتر And نییە a goal at the Metropolitano. Alex Scott with an update. It's a goal for Atletico Madrid. It's now Oh. 21 minutes played. یاریزانانی بەشونە ئاخی دەخە Konrad خەتەرن Laimer. تۆپەکەمان لێ دەستێنێ Barca maintain possession. Advantage. Frenkie de Jong. یاڵڵا ئەو یاریە گرینگە هەردوو یاریەکەی ترمان بردوتەوە Alex Balde. زانین ئەو یاریە چی دەبێ خۆیەگە بش دۆڕێن کێشە نییە Barcelona. Crossing into the نا middle. نا 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 والله یەک بیئاگایی گۆل یەکەم بۆ فاتێ چێژ بە کەللا Was astonishing. بەداخۆ ئەو غەڵەتە زۆر گەورە بوو Touch of artistry about that. ئاکی مینجای بەڕاستی ئۆ ئەلله لەم ئۆڤەرە جوانە وەڵاهی ئۆڤەرەکە گەلە جوام گلەی لە یاریزانەکانم ناکەم تەوە دەست خۆش ئەلله گۆرەی جوام یاڵڵا کێشە نییە کێشە نییە کێشە نییە سەرەتای یاریە Here, 1-0 the score. Jamal Musiala. On to Messi. Musiala. وڵای ئەوە گۆل بگەلە جوانە Excellent strike. وڵای لە بەخاتری وێ شوتم کرد ئەو یاری جەمال موسیالە لۆی لات نا بەشۆنە باشەکە Right, changing بەشۆنە circumstances ئاسان نییە in the Brest match, and Alex Scott can fill us in. Yeah, it's a goal for Leverkusen. They're pulling it right to with 30 minutes played. Thanks for the update, Alex. لێلای شترۆ باری بەرکۆزم دوو گۆلی تۆما کردەوە Olise. Lionel Messi. وەڵا ئەوانە زۆر مشکلە Musiala. یاڵە وەڵا دامە مێسی And you need your defender to take charge. Lewandowski. Sané. Possibilities inside the box. ئۆ Pass it back. وەڵا دیسان کارەبا بڕا وەڵی لەبە کارەبایە زۆر مشکلێ زۆر They are the team in charge. ئەو کارەبایە نایەڵێ بێ سعات یاری بکەوت Well, as the replay shows us, Sane does Keshania. everything right here. Having got into a good position, he picks out وەڵا the بەشۆنە and then what a دیارە strike. دەیەوێ That's وەکو it. ڕاستێکە Certainly no stopping that. That's a great goal. 4 گۆڵمان لێکە ئەگە زیاتریش نەبێ Top class defending. زوو گۆلە بکەین باشە News coming through. Oh, A goal has been scored Carabao at was down here. Napolitano. Here's Alex Scott. It's a goal for Lille. The score's level again now at 1-1 with 42 minutes played. Many thanks, Alex. Oh, nice ball. And winning it back. مشکلەیە بەڕاستی لێ بە کارەبای ئاگەم لە گەمەکە نییە Help the cause. Is this the moment? Oh, he really bruised the crossbar. جێمەکی خراپ Draws to a close.
بەڕاستی خراپ بووینەوە جێمە بۆ تەشکیلێ ناچینە ناو یاری لامین یاڵە تەشکیلەمان گۆڕی و چینەوەی ناو یاری بە یوای ڕاستکردنەوەی ئەنجامەکە About it, Bayern Munich really need to lift themselves. Jamal Musiala. وەڵای نەمدای تێوێ زۆر سێرە Sané has it. Lewandowski. Cucurella. Not a passing sequence that's easy on the eye. Balde. Cucurella. ئۆفساید یارزانەکە گەڕاوە Lewandowski. بەشونە دەری ڕاستیە Genuine chance. Oh, really commanding goalkeeping. وەڵا برا بەشونە باشە ئەم هەدیەی The home of live football, and we have more action from the Bundesliga here on EA TV. It's Bayern versus course. Bochum. هێشتا ماوێتی گۆل یەکەم زوو نەکەین وەزعکەمان شڕ دەبێت And the deflection there. دەترسێن ببێتە یەکەم دۆڕانمان لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا با بزانین To pick out a teammate. هۆستەکان هەردوو لە Good looking move. Ansu Fati. قورسە یاریەکە لە سەما زۆر قورس بووە چکە دەقە کەمە بەڕاستی And denied by the keeper. Impressive. Good pass. زوو گۆلە بکەین باش They might be able to capitalise in the wide position. Bayern. ئۆهۆ ناگاتێ پاساتەکە زۆر هێواش 30 minutes left for play. Well, I believe changing circumstances in the Atletico no. game. Alex Scott, who's found the net? And it's another لەخۆم شێواندوە They're back in this now with 61 minutes played. ئۆهۆ Thank you very much. ئەم تۆپی قەتع دەکەم یەکەسە دەگەڕێتی کونەوە Lewandowski. Inigo Martinez. یاڵە یەک گۆل Alex Balde. نەها ئەم تۆپەکەی قەتع دەکەم دەی بستۆ پێش یارزانی بەشونی شتێکی سعادە Takes on the shot. But the goalkeeper didn't have to work quite as hard as I thought he might initially. Coman. Well, spot on with that challenge. زۆر مشکلی وەڵی بەشونە زۆر بێز بوونە دوایەوە دوو گۆلە وەزعکە تێکچوو Fruitful looking attack. هەر یاریمان پێ دەکەن Jamal Musiala. Coman. Palinha. And all the way through. دەبگێ تۆزێک تاخیری ئیمباپێ یەکاکە دەقە دەڕوات 15 minutes remaining. هەردیۆنگ تۆپی لێوە ناگیرێ ئێلۆ فاولۆ It'll be here. دیاریزانی گرنگیشمان لە بەشۆنە بردو بەڵام Oh, nice ball هەر لە over پاش the top. Barcelona have given us away. Jamal Musiala. This is Coman. ێ وەڵی نەمدا ئەمباپێ زانی ماریزای لەگەڵا Now can they counter clinically? Well, that break looked so promising, but nothing coming from it. And Eh. Bayern, the recipients of the دەقە free دەقە kick. نەما
And a دقنما substitution in the offing. دقە زۆر بێڕەحمە بزانم هەر دوو بەیستەوە دەبێ Koundé. Sané has it. Barcelona have lost possession. And a goal update Har for gola you in ken, the gola. Atletico game. Let's hear about it, shall we, from Alex Scott. It's a goal for Atletico Madrid. هەر پاسات ناڕۆ پاسات زۆر سەیرە Found him in acres of space, and it was a beautiful headed finish. وەڵا بەشەنە یارەکەی کۆتایی پێێنە 87 minutes played. Many thanks as ever, Alex. کاکەم باپێ لە پێشتە براکەم ئەو تۆ پێی فرێدایە چێندەر Not a stoppage time situation. 1 minute here. مەها هەمووی غەڵەت ها جەمال موسیالە لە پێشتی بەداخەوە یەکەم دۆڕانمان لە ئەم وەرزە بەڵام لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپایە گرنگیەکی وای نییە بەڕاستی بەشۆنە شایانی بردنەوە بوو ها لە گێمی یەکەم دەیتوانی لە زیاتر لە دوو گۆڵمان لێت تۆمارکە کێشە نییە لە ئابتاڵ وە زەمان خراپ نییە گرنگۆی بگەینە قۆناغ 16 یاری ئەم جارەی خۆل قورس نییە بەڵام هەڵی دەگرین بۆ پارتی داهاتوو ئینشاڵڵا پاش دوو ڕۆژی ترە هاوڕێیان بە پارتەکە لەوە درێژتر نەبێتەوە تا پارتی داهاتووی کارێنمانە جرمۆ دێمۆلاتان خواتان لەگەڵ